بەم کاتەوە هەموو کاتێکتان شاد. یاریەکانی جامی جیهانی تۆپی پێ لەمڕۆ 11 مانگەوە دەست پێ دەکەنەوە. ئەم جارە ئەمریکا، مەکسیک و کەنەدا بە هاوبەشی میوانداری دەکەن. بەلێگەلی بینەران سەرانسەری vê قەهرەمانیا جیهانیە ناودار و دەنگە ئەمریکا بە ئاوایەکی بەردەوام هێرۆ گەلک بابەت و بەرنامەیەن وەک vê بەرنامێ ji bo we pêşkeş bikin bimara bimînin. جارێک دەن سلااف گەلی بینانن هێرۆ gelek dibêjin evaya qehremaniyeke mêjûyî ye sedemaweyekê heye çima بەهۆی ئەوەی تیمەکان زیادی کردووە و لە ناوەڕۆکی بەرنامەکەدا ئاماژەی پێکەین بە چ شێوەیەک زیادیان کردووە ژمارەی گروپەکان زیادی کردووە و سێ وڵات بە هاوبەشی میواندارێتی ئەم یاریانە دەکەن. gelek mijar henek û em ê divê bernamê de hem îro hem di bernameyên din jî gotûbêj bikin lê halê hazir destpêka wê ye piştî çendem jimêran cama cîhanî li sê welatan dest pê dike ev bixwe wekû te jî got hêro tîrok û mêjû ye. بەلێگەلی بینەران vekirina cama cîhanê piştî çendem jmêran wekû min got li stadyoma Azteca li paytexta Meksîkê anko Mexico City dest pê dike. Piştî rêwresmên vekirinê dê tîma Meksîkê derkeve beramber tîma Efrîqaya Başûr. Ev cara sêyem e ku ev stadyom mêvandariya lîstikên cama cîhanê dike. Cara yekê sala 1907 bû û cara duwem jî sala 1940 yan heştê û şeşam anko berî 40 salî. Li vê stadyoma ku bêtirî 80,000 kursî tê de hene lîstikvanên efsaneyî wekû Pele û Maradona lîstine ji bilî lîstika destpêkê ya îro dê lîstikeke din di qonaxa grupan de navbera Uzbekistan û Kolombiya de li vê stadyomê were yan pêk were. Her wiha dê du lîstikên din di qonaxa 32 û 16 de li wir werin lîstin. ئەم جامی جیهانی تۆپی پێیە چەند ئەستێرێکی بەناوبانگی تۆپی پێ تیادا بەشدار دەبن کە سەرنجێکی زۆریان لەسرە. ژمارەیەکیش لە ئەستێرە بەناوبانگەکان ڕەنگە دوامۆندیال بێت لەگەڵماندا بن و پاش ئەمە چیتر بەهۆی هەڵچوونی تەمەنیانەوە بەشداری نەکەن. کریستیانۆ ڕۆناڵدۆی پورتوگال یەکێکە لە بەناوبانگترین و گرانبەهاترین ئەستێرەکانی تۆپی پێ تەمەنی 41 ساڵە و ئەمە 6 مۆندیالە بەشداری دەکات. توانیوێتی پورتوگال تا ئاستێکی چوارەم ببات بەڵام لەوە زیاتر نا هەرچەندە چاوی لەم جامەیە. لە ساڵی 2023 ڕۆناڵدۆ چوە عەربستانی سعودیە و لەوێ بۆ یانەی ئەلنەسر یاری دەکات بۆیە هەندێک دابڕانیشی هەیە لەگەڵ یاریکردن لەگەڵ یاریزانانی تیمی پورتوگالدا. کێشەیەکی تریش کە لەگەڵ ئەم تیمە دەیبێت ئەوەیە کە چیتر دیێگۆ جۆتای لەگەڵ نییە کە پارەکە بەهۆی ڕووداوی ئۆتۆمبیل گیانی لەدەستدا. لۆکا مۆردیچی یاریزانی کرواتیا یەکێکی ترە لە ئەستێرەکان کە لە ساڵی 2018 توانی کرواتیا بگەێنێت بێیاری کۆتایی و لەوێ بە فەڕەنسا دۆڕا. بێجگەلەوە دەیان خەڵاتی جیهانی تۆپی پێی بەدەستهێناوە تەمەنی 36 ساڵە و چەندین ساڵ بۆ ڕیال مەدرید یاری دەکرد و ئێستا بۆ ئەیسی میلان یاری دەکات. ئەستێرەی بەناوبانگی جیهانی ئەرجەنتینی لیۆنێل مێسی تەمەن 38 ساڵیش دوا مۆندیالی دەبێت و لە ساڵی 2022 لە قەتەر توانی جامەکە بۆ ئەرجەنتین مسۆگەر بکات. ئەو پێش ئەوە بێتە ئەمریکا بۆ یانەی ئەنتەر مەیامی یاری بکات لە بەرشەلۆنا بوو و 672 گۆڵی بۆ ئەو یانەیە تۆمار کردووە. محەممەد سەلاحی تەمەن 33 ساڵانی میسر هەرچەندە لە جامی جیهانیدا نەیتوانیوە ئاستێکی ئەوتۆ نیشان بدات بەڵام یەکێکە لە ئەستێرە بەناوبانگەکانی تۆپی پێ و ماوەیەکی زۆر بۆ لیڤەرپۆل یاری دەکرد هەتا ئەم دواییە ئێستاش سەرقاڵی مۆندیال دەبێت و چاوی لەسەرا پاش ئەم مۆندیالە دەچێتە چیانەیەکەوە. کالیان ئەمباپی فەڕەنسا توانی لە تەمەنی 19 ساڵیدا جامی جیهانی بۆ فەڕەنسا بەدەست بهێنێت. ئەمبابێ ئێستا تەمەنی 27 ساڵە و هێشتا ماوەیەکی دوور و درێژی لە بەردەمدایە بۆ یاریکردن. ئەمبابێ بۆ ڕیال مەدرید یاری دەکات.
بله هیرو تشتکی بالکش و تبع صفوان یاریزانی نافدار کرد و هنگ جوان وکو رونالدو 6 جاران بجداری جام جهانی دبه و دبه کو یا داوی بجیج بوی مسی هروها یکی جنافدار ترین وبراستی چاوێکی زۆریشی لەسەر ڕۆناڵدۆ کە بزانن چه ئاستێک تۆمارەکە چونکە لەگەڵ ئەو هەموو خەڵاتە جیهانی کە ڕۆناڵدۆ بەدەستی هێناوە ئەو هەموو تۆماری گۆڵ و خەڵاتانی هەیە بەڵام هەتا ئێستا نەیتوانیوە جامێکی جیهانی بۆ پۆرتۆگال بەدەست بهێنێت کە 6 جارە بەشداری دەکات جا با بزانین ئەم ساڵ ئاستی چۆنە بێ هەرچەندە کۆمەڵێک چاڵنجیشی هەیە بەڕاستی لە یاریەکانی ئەم ساڵدا راستا وإيصال وهناك زحمتي وانجي هنا أبخو 8 ويجي دريج بيت رونالدو تشلو يك صالية ليد همان دميدا جروبا كو أمي هلبت بحثا جروبا بكن هيرو لد جروبا برتغال دا قالك يعني زحمتي تنن يعني تنكر تشتكي د جامعة جهاني دا وتفطولي دا بيشبين بك لجروبا برتغال كونغو ديمقراطيك ومرا كونغو ديمقراطيك وأوزبكستان وكولومبيا حتى الرادة كي قالك بسبور دبيجن ئاسانترژ بەڵێ ئەوە ئێستا ئەتوانین ینی ئەو پێشبینیە بکرێ هەرچەندە وەکو ئاماژت پێکرد نازانین لە تۆپی پێچۆنە بێت بەڵام ئەو پێشبینیە زۆر ئاسانە کە ئێمە دەزانین لەم گروپەیە بەڕاستی پۆرتۆگال یەکێکە بێ لەوانەی کە سەرەکەوێت هەرچەندە شێوازی گروپەکان گۆڕانکاریان بەسەر هاتووە ئەم جارە لە بەرەوەی ژمارەی تیمەکان زیاترە ژمارەی گروپەکانیش زیادی کردووە جا ئێستا دەچینە لای کاکدانا حەمەکەریم کە پێش ئەم بەرنمەیە قسەمان لەگەڵ کردبوو کاکدانا ئاماژە بە گۆڕانکاریەکان لە گروپەکاندا دەکات و پێشتر تۆمارمان کردو و باگوێ لێ ڕاگرین کە ئەو گۆڕانکاریانە چین. سلااو ڕێز بینەرانی خۆشەویست پێم خۆشە تیش بخەمە سەر چەند خاڵێکی گرنگی پاڵانێتی جامی جیهانی 2026 کە لە ئەمریکا و مەکسیک و کەنەدا بە هاوبەشی بەڕێواچێت. ئەم پاڵانێتیە بۆ یەکەم جارێکە ژمارەی هەڵبژاردەکان لە 32 هەڵبژاردەوە بوو بە 48 هەڵبژاردەوەتە چانسێکی زۆر درا بە زۆربەی هەڵبژاردەکانی جیهان بۆ بەشداربوون لەم پاڵانێتیە و سیستەمی بەڕێوەچوونی یاریەکان لە کاتی قۆناغی یەکەم تەنها تیپی چوارەم واتە هەڵبژاردەی چوارەم یەکسەر ئەگەڕێتەوە بۆ ماڵەوە هەڵبژاردەی یەکەم و دووەم یەکسەر سەرەکەون بۆ قۆناغی داهاتوو هەڵبژاردەی سێهەم لە کۆی 12 هەڵبژاردە هەشتیان ئەگاتە قۆناغی داهاتوو بۆ ئەوی دیسانەوە قۆناغی داهاتوو 32 هەڵبژاردە بەشدارە بن پاشان بەو شێوەیە سیستەمەکە بەڕێوە ئەچێ بۆ قۆناغی داهاتوو قۆناغی 16 و قۆناغی هەشتەم و قۆناغی چوارەم و پاشانیاری کۆتایی ئەمە سیستەمی بەڕێوەچوونی پاڵانێتێکەیە. بله هیرو اوجی باشک وجهنک گورانکاریه ایصال کود سیستما جامعه جهانی دهات نکرن وکوکک داناجی گوت یعنی بری هر تشی 12 گروپ هنه نها بری قوناغ 32 دست بيت کرنه هیرو نها و اف تیم هرن و جوان 48 تیمان 32 هرن قوناغا 32 کو بری قوناغا 16 بو نه قوناغا 16 به قوناغا سيم بله کواته یعنی قوناغێک زیادی کردووە قۆناغێک لەم مۆندیالەدا زیادی کردووە سیروان پێم خۆشە هەندێک باز لە گروپی دی بکەین کە گروپی دی ئەمریکایتیایە دەنگی ئەمریکایە بەری هەر تشتی بەسا ئەمریکا بڵێ باسی ئەمریکا بکەین پێم وایە ئەمریکا لە گروپێکی زۆر سەختدانیە ینی ئەمریکا بە ئاسانی لەم گروپە ئەتوانێت یان پێشبینی ئەوە بکەین ئەمریکا ئەتوانێت بچێتە قۆناغی سوید و اینجا ئەوەش ئەکەوێتە سەر ئەوەی کە لەکوێ بێ ئەمریکایە پاراگوای ئوسترالیا و تورکیا هەرچەندە ئوسترالیاش ئاستێکی بەرزی نیشاندا بوو لە ڕابردووە و بڕاستی هەردوو تیمێ دنجی تورکیا و ئۆروگوایش هەلبەت تورکیا پاراگوای بڵێ تورکیا بە قۆناغا پلی ئۆف یا ئەوروپا هاتە جامعه جیهانی لێ هێرۆ هەگرت لێبنەر لەسەر کاغەزی ئەمریکا هەرسی تیمێ دن باشترە ڕێزەکنامەیە فیفادا ئەمریکا پوینتی وێن لە پێش هەرسی تیمێن دنن لێ ئەوانە تەنێ لەسەر کاغەزەیە لەسەر عەرزە مەیدانە یاریگەهێ مژارەکە دنە بەڵێ بێگومان جابا بزانین ئاستی تیمەکان لەو شێوە چۆنە بێ بابەتێکی تریش کە زۆر گرنگە سیروان بابەتی ناوبژیوانەکانە ینی ناوبژیوان لە یاریەکانە زۆر جار ڕۆڵێکی سەرەکی ئەبینن کە ئەکرێ بڵین ناوبژیوانەکە دەتوانێت ڕۆڵێکی ئەوە ببینێ کە کام تیم سەرکەوتن بەدەستێنێ جاری وایە بەهۆی هەڵەیەکی ناوبژیوان دەکرێ هەڵەیەکی وا ڕوو بدات کە تیمێک بچێتە قۆناغێکی ترەوە بەهۆی هەڵەیەکی ناوبژیوانەوە جا ئێستا با گوێ لە کاکدانا بگرین کە باس لە ئاستی ناوبژیوانەکان لەم مۆندیالەدا دەکات. پاڵانێتیەکە لەلایەن بە کۆی گشتی 52 ناوبژیوانی ناو یاریگا 88
یاری دەدەر و سی ناوژیوانی ڤار ئەم پاڵانێتیە بەڕێوابن و ناوژیوانەکانی ئەوروپا ژمارەیان 15 ناوژیوانە و لە 5 خولە گەورەکە کە خولی ئینگلترا و فەڕەنسا و ئەڵمانیا و ئیتالیا و هەروە ئیسپانیا تەنها ئینگلترا بە 2 ناوژیوان بەشدارە بێت ئەنتۆنی تایلەر و مایکل ئۆلیڤێر و فەڕەنساش بە 2 ناوژیوان تورپان کلیما لەگەڵ فرانسوا لە تێکسێر ئەو 2 ناوژیوانی فەڕەنسا و 2 ناوژیوانی ئینگلترا باقی وڵاتەکانی تری ئەوروپا وەکو ئەڵمانیا ئیتالیا ئیسپانیا ئەوانە هەمووی هەریەکە بە یەک ناوژیوان بەشداریەکەن. بەڵێ هێرو ئەوژی بەحسا کاک دانا وەکو پسپۆر بەحسا کە هەژماراوانکینەش چ وڵاتە هاتنە و چەند حەبێ سەرەکی بن چەند ئالیکاریە بکن چەند حەبێ ڤارژی دەوێ وەکو جاما جیهانیە بەریا قەتەر دژی ڕۆڵەکە سەرەکی لیست ئیساڵژی هەم هەنە گۆرانکاری کەتنە سیستەما بکارانینە ڤار فیفا دە ینی ژالیە فیفا دەوێ جاما جیهانی دە و هەمژی هەژمارە ینی ئەم بێژن کەسن حاکم و بەشدار دەبن بێتر بوویە کاک دانا بەحساوەیەکەی کرد چەند گۆڕانکاریەک بۆ ناوبژیوانی ڤار واتە ڤیدیۆ ئەسیستەن ڕێفەری هەرو کۆزانن ئەو ناوبژیوانەی کە لە ستۆدیۆ دانیشتووە سریارەکانەکەن چەند گۆڕانکاریەک بێجگەلەوەی کە بە شێوەیەکی گشتی خۆیان بۆیان هەبوو لەو فاوڵانەی کە لە ناو هێڵی سزا با بڵین لە کاتی پەناڵتی بۆیان ناوژیوان نەیبینی بێ یان دەستێکی نەبینی بێ ئەوان بۆیان هەبوو بە ناوژیوان بڵێن وەرە سێری و حاڵەتە بکە یاخود ئەگەر ناوژیوان چەند شتێکی کە پێشووتر بینی بوومان ئێستا سێ گۆڕانکاری بۆ ناوژیوانانی ڤار هاتۆتە پێشەوە ئەویش ئەوەیە یەکەم لە کاتی کۆرنەر ئەگەر ناوژیوان هەڵەی کردلەوەی با بڵێن تۆ بۆ گۆڵچی بوو کەمە کوردیەکەی خۆمان پێڵێن ماڵی گۆڵ ئەگەر ماڵی گۆڵ بوو ناوژیوان کردی بە کۆرنەر ناوژیوانی ڤار بۆی هەیە بۆی ڕاستکاتەوە پێی بڵێ ئەوە کۆرنەر نەبوو ماڵی گۆڵ بوو و یاخود بە پێچوانەوە ئەگەر کۆرنەر بوو ئەو بیکە بە ماڵی گۆڵ بۆیان هەیە ناوژیوانانی ڤار ئەمەی بۆ ڕاستکەنەوە و هەروە لە کاتی کارتی زەردی دووهەم کارتی زەردی دووەم هەنێک جار ناوژیوان هەڵەی ئەکردلەوەی کارتی زەردی دووەم ئەگەر با بە یاریزانێک بەڵام نەیزانێت کە ئەو کارتی دووهەمە ناوژیوانانی ڤار بۆیان هەیە پێی بڵێن ئەو کارتە بۆ ئەو یاریزانە نەبوو بۆ یاریزانێکی تر بوو ئەتوانن ئەوەشی بۆ ڕاستکردنەوە یاخود ئەگەر حاڵەتێک با بڵێن کارتی زەر بێ بەڵام ناوژیوان نەیبینێت کارتی زەردی دووەم ئەو کاتەش ئەوان بۆیان هەیە و یەکێکتر لە گۆڕانکاریەکان لە کاتی هەڵدانی لاواتە ئاوت هەروەکو چۆن ئەو یاسایە گۆڕا کە گۆڵشی لە 5 چرکە زیاتر بۆی نییە تۆپەکە لە دەستیا بێڵێتەوە کاتی هەڵدانی لاواتە ئاوتیش ئەبێت تەنها یاریزان بە 5 چرکە ئەو تۆپە لە دەستیا هەڵبدات. بەڵێ سیروان ئەوەش ڕۆڵی ڤار جابیرتە کاتێکە یەکەم جار ڤار لە ساڵی 2016ەوە هاتە ناوەوە ینی ئەو کاتە شتێکی سیر بوو بەلامانەوە و خۆشیەکانی یاری تۆپی پێبەوە بوو کە ناوبژیوانی ناو با بڵێن ناو ستادیۆمەکە ڕۆڵێکی سەرەکی بگێڕێ جا ئەو کاتە بەلامانەوە زەحمەت بوو سەیری یاریەکان بکەین بەڵام ئێستا سەیرەکەی نەها بێ ڤار نابێ یعنی جارجارە هەنە گێم هەنش دەرەوەی جاما جیهانی دەبێژن ڤار نای بکارانین ئەم و لیستکفان و هەر کەس تشتێکی سیر دەبینە ئەو کاتە زیاتر گومان لە ناوبژیوانی ناو یاریەکە دروستە بێ بەڵام ئێستا ڤار هەتا دێ زیاتر ڕۆڵی چاوەڕوانەکرێ لە داهاتوە ڕۆڵێکی زیاتریش بگێڕێ لە یاریەکاندا هێرو ئەف جاما جیهانی وەکومە دەستپێکێک گوت مێژوویش بەرگۆ سێ وڵاتان دەبێ و هەروەهاش بەرگۆ 48 تیم لە شوناسی و 2 تیمان ینی دێ بەشدار ببن لێ دراستێدا پرانیا یاریان کۆ دێوەرنکردن لە ئەمریکانە یعنی پرانیا مەزن ژڤان یاریان و 11 باژارên ئەمریکی پێکوەرە ستادیۆمên ئەمریکا هەنێک ستادیۆمên هەری مەزن لەسەر ئاستا جیهانینە و هەروها لە 11 باژاران ئەو 5 باژارێ دنجی لە مەکسیک و کەنەدا هەنێک و میێڤانداریە وان گێمان بکن یەکێک لەوانش ستادیۆمە بەناوبانگەکەی سان فرانسیسکۆیە ئەم ستادیۆمە ستادیۆمێکی
زۆر جوانە لە شارە ڕەنگینەکەی سان فرانسیسکۆ کە چاوەڕوان ئەکرێ 11 یاری لەم ستادیۆمە گەورەیەدا ئەنجام بدرێت. جابا پێکەوە تەم بڕوانینە ئەو ستادیۆمە و چ ڕۆڵێک دەگێڕێت. یەکێک لەو یاریگانەی کە یاریەکانی جامی جیهانی تێدا بەڕێوە دەچێت یاریگای سان فرانسیسکۆ بەی ئەریایە لە کالیفۆرنیا. یاریگاکە کەوتووەتە شارە ڕەنگینەکەی سان فرانسیسکۆ و 6 یاری لەوێ ئەنجام دەدرێت. یاری یەکەم لە نێوان هەڵبژاردەکانی قەتەر و سویسرا دەبێت لە ڕۆژی 13 مانگی 6. ژمارەی کامێراکان لەم یاریگایە 45 کامێرایە کە ئەمەش زۆر زیاترە لە ژمارەی ستانداردی جیهانی. ئەم ژمارەیە بۆ یاریەکانی سەرەتایە و لە یاری قۆناغەکانی دیکە هەتا 50 کامێراش دەڕوات. هەندەران دەتوانن 3 کاتژمێر بەر لە دەستپێکی یاریەکان بچنە ناو یاریگاکەوە. بۆ ئەمەش ڕێخەران پرۆگرامی هەمەچەشن و مۆسیقایان دابین کردووە و هەموو ئەمەش لە پێناو ئەوەی کە چێژێکی ناوازە و ئەزمونێکی تایبەت بە میوانان ببەخشن. کاتێک ناوبژیوە ناواژەیەوەی پێدەگات کە دەبێت دووبارە سیر دیمەنەکە بکاتەوە بۆی بڕیاری دروست بدات دێتە ئێرە و هەروەک من تەماشای ئەم شاشەیە دەکات و دەیبینێت. ئەم بڕیارەش لەوانەیە ئەنجامی یاریەکە بگۆڕێت. شانی باسە سیستەمی ڤار بۆ یەکەم جارە لەم یاریگادا جێگیر دەکرێت. سیستەمەکە بەستراوەتەوە بە سەنتەری پەیوەندیەکانی فیفا لە شاری داڵاس لە ویلایەتی تەکساس و لە بارودۆخی پێویستدا ناوبژیوان ڕاستەوخۆ لەگەڵ سەنتەرەکە لە پەیوەندیدا دەبێت بۆ ئەوەی بڕیاری دروست بدرێت. هیوا سەلام، دەنگی ئەمریکا، واشنگتن. بله هيرو نهاجي ام بحثا تشتي جرم بكن نها ما قلت 12 جروب هنا هيرو لأزوتا ام نكارن شروفه بكن آلي كاريا كسكي بسبور جمار دفينا كسي بسبور جي اف نجار هيك مرة بجدار دبا يا ريزاني فوتبولا تيمان اجتماعية سوريا جول باريزي تيمان اجتماعية سوريا بري كاوا حسو نهاج هولندا بمرة كابتن كوا تبخير هاتي ودوختا جو جامعة جهاني دس بيدك يك دبي بيروز به يك دبي سر خيري به تشد بيجه أري والله يعني كوا ما بحثا قال لك مجارات كر منو هيرو بريغو توره مدغو فايا جامعة جهاني ديروكية جبر قال لك سدمان يكجي أوكو 12 جروب مهنا دوان جروبا ده حر 4 تيم هنا شلو حيشت تيم بجداري في جامعة جهاني دبن لسه ولا طابيكتين لكوا دواري تكنيكي ده ام دخوازم بقشتي تبحثا هناك تشتابكه تشنيكو دفي قهرمانية ده تين شافري كرين يعني ام چتی ما دنارن ام بحثا کت کن و چتیم بالکش به تبیرام بار جارا بری 4 سالا منو هیرو میوانداریات کرد بحثا موروکو کرد بحثا مغرب کرد تگو مغرب هسپ رشب و براستیجی مغرب گهش خوناغا چارمین در کت توات تشتکی بالکش بو کا ام جوی دست بکن تیما حریص رنج راکش و بالکش بوتک کیه کاوا یا تیما منی گو از خوازم پلوان به المانیایی بس از نابیم تشافي هاي برجو تيم الخوتر هنا بقوة تر هنا بيستر هنا بقول تيم فرنسا اسبانيا انجلترا برتغال ارجنتين التيمانا بيستر المانيا از باورم يابان وموراكو جارك كدين حسبي رجل زي بطولة ده يابان بلكي امريكا شانسك شوك هبقو قريب بحسبي رجل زي بطولة بلكي از باوری کم بس وك از بینم یابان و موراکو جاره کیدن بلکی هستی رجبن ری بطولت بله براستي فيجاري قالك جي تيم هنا نورو هيرو يعني تيمكانيش بيشبينيجي زحمة تردبن بيشبينيجي زحمة تر و تيمكانيش زورن باشا كاوا يك بريسيارك مسز تشاويكي زور لسر كريستيانو رونالدويا اما ششم جامی جیهانیه بەشداری ئەکا و هەتا ئێستا هیچ جامێکی جیهانی بۆ پورتۆگال نەبردوێتەوە سەر ڕای ئەوەی کە لە ئاستی یانەکانە ئەو ئاستە باڵایی پیشانداوە باشە تۆ پێت وایە لەم جامی جیهانیەیە کە تەمەنی هەڵکشاوە ئەتوانێت ئەو ئاستەی کە پێشووتر پیشانی دابوو بتوانێت لەم جامی جیهانیە بەرەو پێش بڕوات؟ من باوری پێ هەیە ئەمە لازم تشتێکی دی بزانن ئەو
او تيم اقول قلبي التيم ذاك يعني زان باشن كارن يارمتي قالك بدني يارمتي جدني البيلين وكو خبري رونالدو وكو كابتن فريقي دكاره وكو جروبكي باش تيمكي باش درس بك همي ياريزاني برتغال اصلا باش لنا باورم كارن تشتكي كارن بيجي حتى قونا غير اخي باشا كوا يعني نها تدي بسكادن جي ما قلت چه تيمن شبابي تبحثا تيب هسبين رشكر تبحثا جابون وموروكو يعني مغرب كرتا جو جارك دن ورن لي وكي دنجي چه تيم هنكو افتيني جو جارا يكي هاتنا جاما جيهاني يعني قالك تيم هن بو جارا يكي وكو اردن يعني جي عراق بشتي تشل صالي اف جارا يكي اكو عراق فتقرا جاما جيهاني يعني افتي مانا درفتا وان هيكو تشتكينو بكن يعني تني بجداريه يعني اردن واوزبكستان كوراساو وراس اخضر امانه جاريه كم تن جامي جهاني باورن شانسي وان تنيه وكو كوراساو يعني باورناكم شانسي وان قالك مثلا هذه باور يعمل بشكل دين هي ابتيني بتشوف كارن سبرايز كيش بوتيني مزن زانش برشي يبقوا فيزيكا وان افغانستانيا وان نيو همسر داتا بنشن داتا جي داتا ابن كارن وكو تيم المزن وبيجين تيم المزن وكو فيزيكي يعني كان سري وان بيد كان سري اشياء كيش تيم مزن رشيكل ما بساته تقول بيجي باعتبار وكو فيزيك كارن سري وان بيش يعني طبعا تيم المزن وهاجر جهاد بسكون اخير ضاني يكلعب هي او لعباني يجي كارن بجاري فيزيكي كارن سري وان بيش يعني تمام اجبروي كي از بينم تيم مازال قالك سري خو بيشين سري وقالك بيشين فانتي مبجوك بله كاو من امي هنديك هالسنگاندن من بو استی عراق بو بکەی کە ئێمە دەزانین ژمارەیەکی زۆریش لە یاریزانەکانی کوردن پێنج یاریزانی ئەو تیمە کوردن و هەر لە یاریزانە باشەکانیشن هەندێک ئاستی عێراق چۆن هەڵدەسەنگێنی لەم مۆندیالەدا وەکو ئەس بینم يعني عراق بقناة شازن قالك باشا بشكل زحمته اجبقوا يعني عندك ياريزان نونة جنجن بس باوريام هي وكو مدرب كخبريك باشي اللي فيها هي تظن تشدفت احتمال ناحية دفاعية هذا التيمة باور بكن يعني سبرايز كي مازن درباز بكن بس حتى قناة شازن او اخير قناة بوان اگر بگینی جگل باش بله و يعني گرنگ آماجش بو بکەین يعني عێراق کەوتۆتە گروپێکەوە کە گروپەکەش بەڕاستی ئاسان نییە عێراق لەگەڵ فەڕەنسا سێنیگەڵ نەروێژ يعني وابزانم یەکێکە يعني گروپێکی ئاسان نییە وەکو گروپەکانی تر کە بڵێن ئەتوانین پێشبینی بکرێت عێراق لە گروپێکی زۆر سەختە بله شانسي وان وكو جمهورات سن بسركلن يعني دو يكثر تكلم جمهورات سيجي شانسي هي جو بسركلن احتمال جمهورات سي بسركلن بله باشا كوا از خوازم لسر جبرگو ام دنگ امریکا ام دخوازن بحثا تیما امریکی جی بکن براستی منو هيرو بيسكادن بحثا ويا كيكركو تيما امريكا جروبا دي هلبت جروبا دي ديال قال باراغواي استراليا وتركيا حتى كي جنرا دي امريكا هلبت تيمك نهي سانه لأن نت أصلا أكيد يجي وكو فرنسا وألمانيا وبرازيل وأرجنتين وتيمندن يعني تشانسي أمريكا تشاود في قهرمانية بينج برجو لسر عرض خوفي جاري ديزة يعني سر عرض خونا جماهير خودي باورن تيم واجي نخرابه تيم كي باش توبانيتك يعني ضامن شانسي حتى كيدريكي قام اخو باش داريجن لعبوا قال منتخب المانيا ديت يعني قال تيم المانيا ديت يعني لعبات نخرابو از باورم حتى قونا شازدن اگر قناه شازن درباز بك او سبرايز بجامعه جهانيه بله قناه شازن احتمال لقال المانيا هولندا يا اسبانيا بكذا اجبروي دبون بشكل زحمه اللي قالوا
وسركفتنا يعني دسكفتا حري مزن جبو تيما امريكي صار 2002 بو جهش قناغا حشتان ويتشاغي كوريا بله دانوفن ويتشاغي الوربو لانها كريستين بوليسيك هي ريم هي قال لك يا ريزان سرنجاكيش ولم صالاني دوايا جرينجي كي زياتري جدراو با توبي بيلا امريكا كوا بري الامريكا دجين بري قال لك يعني تبحثا فوتبولا جهاني ذكر يعني نبغى الكيشتو لانها صال بصال بتايبت بشتي كسكي وكو بيكهام هاتفير انها ميسي لامريكا لانتر ميامي ديزي هدي ام بيجن بويا بيتر وكو ليستيكا جاليري وكو فوتبولا امريكي نجشتي ويقوناغي بس هدي بروي بتشا بله بله يعني تيما واجب بيشتركت يعني اهتمامك باش داني بيش يعني داني باش عن الدوري اخر اجبروا باور يعني كارم مفاجاه كي كابت سبراتك لازم اربازك از هيفي دارم بله او بابتي كتريج استي تيمي ايران كا اويش چاوي كي زور يعني لسرا باجماوي كي زور قراونه توا مونديال اوانيش دين ايرا و تيمي ايرانش كوتوتا جروبي جي كا لقل بلجيكا مصر ونيوزيلندا ياري اكات لقل ام تيمانن اما دزانين بلجيكا تيميكي زور بناو بانجو يعني استي كي زور باشي هيا مصر يكي لو تيماني كا ناتوانين بلين استي كي باشي نشتان داو بلا محمد صلاحي كي ياري زانا بناو بانجو كان جيهان سالا كبو مصر ياري كا نيوزيلنداش استي كي مامناوندي هيا لا او ايران استي چونه بي يعني كدواي ايران بچتا قناغي داهاتو يانا وكو ايران باوريان به هي بچت قناغي داهاتو بلام يك مشكله هي احتمال السفري زور بك تظن يعني تشينا بد امريكا بمينه لازم بچتو بيت مكسيك بچتو بيت مكسيك هو احتمال بوي بشكل زحمه بتشونو هاتن ريكفري لعيبه لازم ريكفري يعني زانا زوزو راحتي البروي كي ياريزاني باش انا ياريزاني قال لك باش تيم انا ياريزاني وان دوري اوروبي كان دوري تركي قال لك باش يعني بوان نقل لك زحمته جو بتشوف وانا غير بلك هوا قالك مجار هنا اميل سربا اخفن درجه هيا في قهرمانيه ده تشتكي دنجي قد في ام بيجن كو افجي دريشترين قهرمانيه كوا صال هر صال ما هيك يعني 29 روج ياسي روج في جاري سيهو حشت نهار بيجمان اجماليتي مكان زيادة كرو قناعك زيادة كردوا راستا ولسي ولاطان اجبر له متخازنش بينار انجي بيجاكو كابتن كاوا حسو ويبقواكي بردوام جنها حتى داويا في قهرمانيه هيرو و بجداري برنامج من جدا ببا و اناليز وشروفين خوا لقل مو بيناران بارفا بك قالك سباس بو بجداريات ايرو كاوا سباس كاوا خيراتنا سلام بله گلی بینرم وی که جی ام گهشتن داویا برنامه خوا ام هیویدارن کو هونجی چه که خوش دست پیکا جامعه جهانی دست پی بکن حتی جاره که دن ببینید خیر و خوشیه ده کاتی خوش